يعني سمون مناڵەکەم لە قوتابخانەی کوردیە يعني ئەگەر پانتۆڵەکەی بدڕێت ئەبێ بچم لە هەولێر سلێمانی بۆی بکڕم. وڵای برا 2 ساڵ لەمەوبەر حکوومەتی هێریە بڕیاری داوتی جلوبەرگەکانە گۆڕین مەکتەب بەزۆ بڕیارە کەرکووکی شومل ناکرد دوێنێکە بوو لە ناکەوەی تروتی دراسی کوردی کەرکووکەگرێتەوەی تر هەمووی ئەشای کڕیوە خۆی ئەم جلانەیە هین کەرکووک پێشتر نیلی و ڕەساسی و ڕەش بوو سەدڕێ بوو ئێستا کردوێتێ پرتەخاڵی ڕەوزە ماڕۆنینەوە بە ئاسانی پێیان ناکرێ ئەوێ بڕۆی تاولێر و سلێمانی دوایەوە و گومرگانیان داناوە بەخوا جلەکە دووقات گرانترە بێتەوە لێدەسەرنەوە ترەوە تەسویرکە و ئەخوامی کۆڵێ زەرمەند دەبێت خەڵکەکە. هەر یەکێکتان نزیکەی چ زەرمەند دەبێت؟ بەخوا ئێستاەکەی وەکەم دوکانە بەهیز نەبێ بایدە دەفتەر بەس ئەشەی مەدەسی تێ کردووە ئەو بێ لە جوملەتی بای لەوێ بای 30 دەفتەر چل دەفتەر بەس ئەشیانەوە بەخوابی بیستێنێ خۆ دەزانیت این کوردی 150 عەرەبە 150 کووردە مانتیقە کوردیەکان زیاتر کەوتوتە ئەم لای ئێمەوە ئێستا زیاتر زەرەکە بەرێماکەوێت. ئێمە زیاد لە 20 ڕۆژ پێش ئێستا بازارێکی زۆرمان کردو یعنی ئیشەکە لە دوکانی خود و دوکانێکی زۆر هەیە لەم شارەیە هەمووی زیاد لە بای 50-60 ملیۆن بازاری کردووە. اینجا ئەم بڕیارە ئەکرا زوو بدرایە بۆی هاوڵاتیان لەم زیانە ئاگدار ببنێتەوە ئەم بازاریان نەکردایە بۆیە ئەمە حکوومەتی هەرێمی کوردستان ئەم بڕیارە بستەپێنە بەسەر شاری کەرکووکە ئێمە ئەم بڕیارە بە هەموو شێوەیەک ڕەتەکەینەوە چونکە زیانێکی گەورە بەر هاوڵاتیان و دوکاندار و کاسبکاران نەکەوێت. شێوازی چۆنی ئەو جلوبەرگی کە حکوومەتی هەرێم دەوێت بیگۆڕێ بۆ چ ڕەنگە؟ یەک بابەت نییە قوتابی سەرەتایی ئەلێ ئەبێ جلێکی ماڕۆنی لۆگوی ئەو لۆگۆی وەزارەتی پێوە بێ پانتۆڵەکە بە هەمان شێوە ئەنجا ئەمە سەرەتایی بتەوەستە بە هەمان شێوە ناوەندی بە هەمان شێوە یعنی زۆرە گۆڕانکارەکەەوە نیە شتێکی ئاسایی بێت برین بەس تیشێرتەکە بیان بەس پانتۆڵەکە بێت لێت تەنانەت دێ پانتۆڵەکەش لۆگۆی وەزارەتی پێوە بێت. ئەو جلوبەرگی کەوان دیاریان کردووە ئێستا لە کەرکووک هەیە یاخود لەلایەن کۆمپانیەوە دابینێت؟ کێشە گەورەکەی ئێمە ئەوەیە یعنی کێشە گەورەکەی ئێمە ئەوەیە ئەم جلوبەرگە لە ئێستا لە شاری کەرکووک بەردەست نییە و لە سنوورەکانیشا لە گومرگەکانشان نالن ینی بێتە ئەم دیۆوە. یعنی ئێمە ئەگەر بمانەوێت ئەم پۆشاکە بەدەست بێنین ئەبێ بچینە هەولێر بچینە سلێمانی لە کاتێکا خۆتان نەزانن ئێمە شتێکی بەسیتمان لە هەولێر و سلێمانی و ئەمانەوە داخلی کەرکووکین بە دەیان ڕۆژ منێکی خۆمم دوو بابەتی بچووکم داوا کردو 20 ڕۆژە من عەشاکەم دەرگا تایسا نەگەیشتووە یعنی ئەم ئیشە زۆر یعنی کارەکەی قورس کرد بۆ هاوڵاتیان بۆ دوکاندارەکان بۆ کاسبکاران. ئێستا هەیە مناڵی قاتێکی ئاوای هەیە ئەم پارک ڕێتی ساڵش لەبەرێکە کێشەی نییە نەبوو بۆ برابچکەکەی لەبەرێکە بەس تۆ بێسە لە سفرۆ دەست پێ بکەی هەموو مەرحەلەکانە بێ بکڕی بۆ مناڵەکان بزان چەند مناڵتەیە و دومش نابێت تیشێتی بۆ بکڕێت تیشێتی ترچی بۆ بکڕی پانتۆڵی تریشی بۆ بکڕ چکە جلوبەرگ زۆرترین شت ئیستیهلاکە کرێ ڕۆژانە ئەشۆرێ وەکو جلیتر نییە. دومش تۆ لە کەرکووک نەبێ ئەو هەزارەها مناڵ هەزارا قوتابخانەی کوردی لێرە بچێت لە هەولێر سلێمانی تیشێتێکی بۆ بکڕیان پانتۆڵێکی بۆ بکڕێ کەرکووک دوکانداریتیانە ئەی پێشۆ نابێت تۆ خەبەر بدەی بە من تۆ نابێ بڵایکەی تۆ بڵی کاکەوە جل ئەگۆڕێت بەشکم مش خۆم ئامادەکەم یعنی سمون مناڵەکەم لە قوتابخانەی کوردیە یعنی ئەگەر پانتۆڵەکەی بدڕێت ئەبێ بچم لە هەولێر سلێمانی بۆی بکڕم یان تیشێتەکەی بدڕێ بێ بچم لە سلێمانی بۆی بکڕم شتوا چۆن نەبێ ناکرێ. باسی ئەمە بۆ بکەین نرخی تاخیمێکی دەما ئێستا بە چەندێکە ئەگەر بکرێت لەوە حکوومەتی هەرێم دیاری کردووە ئەو بە چەندە؟ یعنی والله ئەمە تاخمێکی سێ پارچەیە بە 18,000. ئەی حکوومەتی هەرێم دیاری کردووە؟ ئەوەی حکوومەت دیاری کردووە بەس پانتۆڵەکەی بە 15,000 یعنی تیشێرتەکەش بە 15,000 ئەوە 30,000 یعنی 12,000 لەمە گرانترە و کوالیتەکەیشی وەکەوە نابێت.